سڵاوتان لەبێ چۆنن دیدەنم پۆدکاستی ژیوەتان پێشکەشەکەم لەگەڵ ڤیان کەمال ئەزمونێکی پڕاوپڕ لە کاری جوانی ڕاگەیاندن لە فێرکاری جوان لە ئەزمموی جوانی ئیعلامی کۆن نەکۆن پێشتر لە کۆمەڵێک کاری نوخبە و ئیشی جیاواز و تایبەت لە کەسێک پڕاپڕ لە چالاکی لە هێز لە وزەی ئەرێنی بۆ ئێمە و مامۆستای هەر هەمومانە ڤیان خان. ئەمڕۆ پۆدکاستێکتان پێشکەشەکەم بۆ ئەو کەسانی کە حەستان لە ئیعلامە و ئەتانەوێت ئیشی جیا بکەن و ئەتانەوێت جیاوازێکی زۆر ورد و جوان لە ناو ئیعلامی کۆن و ئێستایا بزانن و ئەشتانەوێت وەکو چۆنەڵی وەکو مامۆستایەک فێرتان بکات چۆن دەست پێ بکەن و کار بکەن ئەبێ ئەمڕۆ لەگەڵ ئێمەیا بن و گوێ لە ڤیان خان بگرن. ڤیان خان شەرمەکەم بەخێراتنی تۆ بکەم و من تەقدیمات بکەم لە بەردەم تۆیە. بەخێربی سەرسەر و سەرچاومان ئێمە گەورە کرد. حەزەکەم خۆت یەک بایۆگرافی کورتی ژیان و کارکردنی خۆت لە ناو ئیعلاما باس بکەی. بەڵێ من ڤیان کەمال دەرچووی کۆلێژی ئاداب بەشی زمانی ئینگلیزیم لە زانکۆی سەلاحەدین تەواوم کردووە. ساڵانێکی دوور و درێژ مامۆسایەتیم کردووە. هاوکات لەگەڵ پیشەی مامۆسایەتیە حەزم بە بواری ڕاگەیاندن. ڕاگەیاندن وەکو شێوە ئەکادیمەکەی نەمەخوێنوە بەڵام خولیا و حەزێکی زۆرم هەبوو بۆی دوای ئەوەی کە هاوسەرگیریم کرد لەگەڵ هاوسەرەکە ماوە توێژم کرد وتم من زۆر حەزم بە کاری ڕاگەیاندنە. ئەویش خۆشبەختانە زۆر بەدڵێکی فراوانەوە قبوڵی کرد لێم و خۆشی بۆ یەکەم جار ئەو دەستگای کە کارم تیا کرد هەر لەگەڵمە. زۆر باش. ئەو دەستگایی کە بۆ یەکەم جار ئیشم تیا کرد تەلەڤیزۆنی گرت و کەناڵی سلێمانی بوو کە باوەشێکی زۆر گەورەی بۆ کردمەوانە بەڕاستی. من ئەو کاتە هیچ ئەلفوبێکی ڕاگەیاندنم نازانی. بەس ساڵی چەند بوو ڤیان خان ئەو کاتە؟ ساڵی 98 بۆ 99 بۆ یەکەم جار ئیتر کە حەزم کرد دەستکەم بە ئیش چوون بۆ ئەو کەناڵ. سەرەتا ئیتر ڕۆشتم بۆ ئەوێ و وەک هەموو کەناڵێکی تر تێستێکرام لە تێستەکەی ئاسپاز بۆخوا دەرچووم. دەبەری کە زۆر حەز لێ بوو. دەبەری زۆر حەزم لێ بوو هیچیشم لێ نەئەزانی بەڵام حەزەکە وای کرد ئیتر وردە برەوە بە خۆت بیت و دەستکەی بۆ ئیشە. دیدەنگیانە شتی خۆشە بۆ بژێڕمەوە یەکەم جار کە بردیانم بۆ تێست لە ڕادیۆ تێستی دەنیان کردم لەگەڵ کاک عادلا بووم. کاک عادل شاسواری ڕێز و حرمەتی هەیە بۆی 2 پەرداخ ئاوی دانابوو لە بەردەمی خۆیان بەرنامەیەکی هەبوو خوڕی ئاوی پێ دروستە کرد. خۆ کەزانین ئەو کاتە ئیعلام شتی زۆر پرۆفیشناڵ و هەنێ سەود نەئەتوانرا دەربکرا ئەبووە بە شتی ئاسایی ئەو دەنگانە دروست کردە. کاک عادل پەرداخە ئاوەکانی دانابوو کە دەنگی بەرنامەکەی پێ دروستکە منیش هەرگەشتماوێ وەکو ئێستا بە ئێوە مودوتم من لە کاتی بەرنامە حەزەکەم زۆر ئاو خۆمەوە. یەکسەر پەرداخە ئاوەکەم ناوە سەرماوتی بابوو چیت کردووە؟ وتم بۆ وتی با بەمنەوە خوڕی ئاوی پێ دروستەکەم و بەرنامە دەست پێەکەم. ئیتر ئەها لە سترێسی خۆتا و یەکەم جارە و نازانیت چی بکەی. ئیتر وەلحاڵ لەوێش سوپاس بخوا لە تێستی دەنگەکەشە دەرچووم. بەڵێ ئیتر لێوە دەسم بەکاری ڕاگەیاندن کرد تقریبا تا 2020 من بەردەوام بووم. ڤیان خان پێش ئەوەی دەست پێ بکەیت چ تەلەڤیزۆنێک زۆر سەیرە کرد یا چۆنەڵێ چ شتێک زۆر سەرنجی ڕاکێشەی لەسەر شاشە بەشتر وەکو ێسەوەنە کەناڵ نەبوو سۆشیال میدیا نەبوو کەناڵەکان بە پەنجەی دەسە بشێرنان خانمەکانیش بە هەمان شێو کە لەسەر شاشەکان بوون. حەزەکەم پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بوومەوە ئەوە بڵێم کە زۆر سوپاسی باوک و برا و هاوسەرم ئەمانە ئەەکەم کە ڕێگەیان بۆ خۆشکردم بچمە بوارەکەەوە چکە و کاتە هەمومان ئەزای زۆر قورس بوو یعنی بتوانێت لە ڕاگەیاندنە ئیش بکەی لەبەری لەمپەر زۆرە هاتە بەردەمە. بەڵام من خۆشبەختانە ئەوانە نەبوو لە بەردەممە. ئەوەی کە حەزم لێی بوو لێت ناشارمەوە تەلەڤیزیۆن کۆ بووم لە ژوورە خۆتەزانێ ئەو کاتە مەجموعەیەک تەلەبە پێکەوە لە داخلیا بووین شانەی لەف هەبوو خڕەکان ئەم خستە بەردەمیان ئەموت با مقابلەتان بکەم یانیدەوە بەخوات و هەلە داهاتوە هەرە بیت بە پێشکەشکار و شتیوە بۆ ئەمنە حەز لێ ئەم منە خولیام هەبوو بۆی هەل لەو کاتەوە ئەو ڕاگەیانانش کە بڵێن ئەو کاتە بەڕاستی سەرەتا بوو تەلەڤیزۆنەکانی خۆمان کە بەخشیانە کرد و بەرنامەیانە بوو
ئەتوانم بڵێم بەس لە خۆما هەبوو شتەکە یعنی تەسیراتی دەرەوە نەبوو لەسەر نا بۆ کەناڵە کوردەکان ناڵە مەسەلەن چۆزانم کەناڵە عەرەبیەکان پێشکەشکارە عەرەبیەکان کاتی خۆی لە تەلەڤیزیۆن بەخا مەدیحە مەعارج هەبوو زۆر سەرسام بووم پێی حەزم لە پێشکەشکاریەکەی بوو لە ئەدای بوو ئەوانە زۆر زۆر سەرنجی ڕاکێشان ئەزانی کاتێک حەزی لە شتێکە بە هەموو جارێکەڵە بەڵام شەر نییە شەهادە بوو گەێنە بۆ شتی کاتە بەروی خولیای ئینسان ئەو هەستە لە مێشکی ئینسان ئادروسەکە کە بە شوێنی ئابڕوە کە ئیجا تازەگەریشی تیا بکە لەوانەیە کەسێک ئەگەر بە شەوەی ئەکادیمی بیخمێنێت و حەزی لێنە بێ بە شوێن ئەو هەموو تازەگەری و ئەو هەموو داهێنانەیان ناڕات لەو ئیشەیە بەڵام کاتێکە تۆ لە سەرەتایی زیاتر حەزێ بۆی هەیە بۆی ئەڕۆیت بۆی بەشتی باشتر و باشتر بگەیت بەچ بەرنامەیەک دەستە پێکرد یەکەم جار دەستە پێکرد اینجا یەکسەر دەرکەوتی یەکسەر دەرکەوتم وەکوایە ها بوو خەنە بەحرێکە و چوو پێ نییە و زۆر ئەترسیت خەریکە ڕاستیەکەی یەکەم بەرنامەیەکی ڕێکخراوەی بوو ناوی چرا بوو ئەو بەرنامەیە بەس تاکە بەرنامە بوو کە خۆم ئامادەم نەکرد یعنی پرۆدیوسەری بەرنامە نەبووم هەتاوخان ئەو کاتە پرۆدیوسەری ئەو بەرنامەیە بوو بەرنامەیەکی ڕێکخراوەیی بوو دەستم پێکرد بۆ بەرنامەیە بەس بڕوابێ یەکەم بەرنامەکە ڕیکۆردم کرد واسانم سەعات و نیوەکەم پێچوو ئەوەنە کاتم ویست چونکە ها سترێسم هەبوو ئاخر هەر خۆی ستۆدیۆ ئیشکردن لەو کاتەشا زۆر قورس بوو هەموو شتەکان سادە بوون سەرەتایی بوون بە کاسێتی گەورە بوون ئەو کاتەکە ئێمە ڕێکۆردی بەرنامەکانمانە کرد ئینارە شتان چۆن بوو ڤیانخان ئەتوانم بڵێم تا ئاستێکی باش خراپ نەبوو بۆ ئەو کاتە ئیتر ستۆدیۆکان بچوو بوون بەشتی سەرەتایی ڕێکمانە خست وەکو ئیستا نەبوو ماشەڵڵا هەم ئیستۆدیۆی جوان جیاوازێکی بینی ئیشکردنی بەردەم کامێرای ئەو کاتە لەگەڵ ئێستاە مەسەلەن من ئێستا پروڤیۆم هەیە خۆمە بینم پێشتر ئاگاداری هەموو شتێکم ینی هەموو شتەکانم بۆ ڕێکخراوە قورس نەبوو ینی ئێستا ئاسانکاری زۆر نەکراوە بۆ پێشکەشکار بەتاکید ئێستا ئاسانکاری زۆر کراوە یەک شتە پێ بڵم جاران ڕەنگ و ڕۆشتی شدوەکو خۆی دەرنەئەکەوتەوە منیش مەبەست ئینارە وەکو ئیستا نەبوو ئەسڵەن جوان بوویت هەنە کات تێک ئەچویت ئەوت ئەو منم ئینارەکان ئەگۆڕا بەس ئێستا بەعکسەوە یعنی شتیوە ئاسانکاری کراوە کە پێشکەشکارەکە بەعکسەوە زۆر لە خۆی جوانتر و ڤیانخان لە تەکنیکی مۆنتاژ و ئیشکردنی ئەو کاتە هیچ ئەزانی ئەو بینی چۆن مۆنتاژەکەن چۆن ئیشەکان دیدەنگیا من دایمە ئەو گلەیە لە خۆمەکەم کە تا ئێستا لە مۆنتاژە زۆر باش نیم نەتەبینی برادەرەکانە چۆن ئیشەکەکەن زۆر جار هەوڵم ماوە کە سەیران بکەم و لیانەوە فێری شتێ ببم بەڵام بەڕاستی تا ئێستا نەگەشتومەتە ئەوینە ینی فریان نەکەوتوم پێ دوایە گەنجی ئێستا شتی زۆر لە بەردەسایە و بەڵام تااقەتی نییە گەنجی جاران زانیاری ورد و کەمی لە بەردەسانە بوو بەڵام بەڕاستیدا هێنەر بوون بەتوانە بوون زۆر لەگەڵ ئەو قسەی تۆیان بەڕاستی ئێستا زۆر شت لە بەردەمی گەنجا هەیە ئێستا سۆشیال میدیایەکمان هەیە یعنی بەحرێکە بۆ خۆی ئەتوانی سێر چێ بکەی یەک دنیاشت بێتە بەردەمی ئەو کاتە ئێمە هیچ نەبوو لە بەردەمانە بەڕاستی بەس توانەکانی خۆمان بووکە بە کارمانێنە هیچ دەوراتێک نەبوو من بە شخصی خۆم هەتا ئەم ساڵانەی دوایی هیچ دەورەیەکم نەبینی ئەلامی کە تا هەنێ شت هەیە وردەکاری کە لێەوەی فێر ببم بۆ نمونە دانیشتنت لە کاتی پێشکەشکردنی بەرنامەیە ئەدای قسەکردنت بەرزکردنەوەی سەوتت چەند پرسیار ئەکەین مەسەلەن لە میوانەکەت شێوازی پرسیارەکانت ڤیانخان منیش ئەعلامم تەواو نەکردووە بەڵام کاتێک کە دەمێک کە دەستم پێکرد ئەو کات سۆشیال میدیا هەبوو سێرچم بۆ کرانی بزانم ئەگەر کەسێک بێ لەسەر شاشە بەرنامەیەک بکە چۆن ئەیکە نەمەتی پرسیار و جلو حتا پێش ئەم پۆدکاستە پرۆگرامێکی ئیکۆنۆمیمە کرد حتا هەڵبژاردننی جلەکان بەپێی جۆری و ستایلی بەرنامەکە ڕاستە ئەگۆڕێت نەمەتی پرسیارەکان تۆنی قسەکردن شێوازی میکەپکردن شێوازی بەرزکردنەوەی دەنگ و نزمکردنەوە هەمووی ئەمانە خۆی بخۆی بازان پۆدکاست لە کوردستانە ئێستا تازەترین نەمەتی بەرنامەیە کە شێوازێکی زۆر کاژۆڵی هەیە عنی لەگەڵ
وەکو ڕەفیقێک لەگەڵ میوانەکە دانیشی زۆر ئەمە فرێندلیە بڵێ. ئەمە ئاسانترین جۆری بەرنامە بێت کە بچێتە ناو خەڵکەوە. ئەین لەوانێ هەموو کەسێک ڤیان کەمالی بینی بە پێشتر لەسەر شاشە، بەڵام بەم نەمەتی ئێستاکە قساکە بزانێت چی کردووە و چی نەکردووە نەیبینی بێ. شێوازیم پۆدکاستانە چۆنە بەلاتەوە و ڕخنە و پێشنیاریشە چییە بووی؟ ئەم پۆدکاستانە بەڕاستی زۆر شتێکی باشە، یعنی کەیتە ناوێەوە ڕیلاکسیت، یعنی ئەوە نییە مەسەڵەن تەوە تورە بۆ دروست بکات. ئەتوانم بەڵام شتێکی هاوڕێیانەیە، گفتوگۆیەکی هاوڕێیانەیە، گفتوگۆیەکی نەرمە لەگەڵ بەرامبەراکە ئیکەیت. من زۆر شتێکی باشە پێم هیوادارم یعنی بۆ هەموو بوارەکان بێتە ئەم شێوازە. ئەزانی ڤیان خان بە هەنێک لە نەمەتی بەرنامەش دەرچین باسێکی ستایلی ئیشکردنی کەناڵەکان بکەین. ئەم ستایلانەی ئێستا ئەکرێ بەلاتەوە چۆنە؟ ئیتر چ لە نەمەتی ئینتەرتەینمنت بێت، هەواڵ بێت، بەرنامەکانی تر بێت کە لەم تەلەڤیزیۆنانەیە هەیە. هەنێک جار سترێس و قەلەقی دروستەکەن بۆ خەڵک، هەنێک جۆری دراما هەیە مشکلە دروستەکە بۆ خەڵک. پێشنیارت چییە بۆ ئەمانە؟ یان ئایا پێشووتر نەمەتی بەرنامە و پێشکەشکردنی هەواڵ و چوزانم دراماکان هەمان حاڵەتیان بۆ خەڵک دروستە کرد؟ دەتوانین ئەمە بکەینە بابی ئەوەی کە جیاوازیەک دروست بکەین لە نێوان ڕاگەیاندن لە ڕابردووە و ڕاگەیاندن لە ئێستا. ڕاگەیاندن لە ڕابردووە وەکەزانین لە چەند کەناڵ و ڕادیو و گۆڤار و ڕۆژنامەیەک تێنە ئەپەڕی. ئەمانە هەمووی چی بوون؟ دەستە جەمعی بوون. کاتێکە هەواڵێکیان باە بە هاوبەش خەڵک هەواڵەکانی وەرەگرت و بەچیە کرد؟ متمانەیەکی زۆریان بۆ میدیا و دەستگایانە هەبوو، یعنی بوو بە سەرچاوەیەکی فەرمی خۆیان لە کاتی بڵین ئەو هەواڵەیە کە بڵاوانێ و زۆریش لە بیر و زهنی خەڵکە ئەمایەوە. کاتی خۆی ئەو شتانی کە ئەکرا زۆر ئەمانەوە لە مێشکی خەڵکە. هەر بۆ نمونە ئێستا ئەگەر جۆبیست بی لە خەڵکەڵە چی ئەڵێ ئەو گۆرانیانی جاران زۆر لە مێشک و بیزەبت بیری خەڵکە ئەمایەوە. ئەمەوە کارەکەی چی بوو؟ لەبەرەوەی ژاوەژاوی زانیاری کەم بوو، گۆرانی کەم بۆ سەردەمە، ینی گۆرانیە گەوترا ئەچۆ ڕۆحتەوە، ئەچۆ مێشکتەوە زێهنتەوە بۆ ماوەی کاتێمایەوە. بەڵام لە ئیستەیە ئەم دراماکانیش بەماشەوە دراماکانی مەسەن سەباسی دراما کۆنەکان بکەین، باوکی من و ینی ڕەفیقەکانی و هەموو کەسەکان ئەو درامایانیان هەمووی بیرە. ئەو درامایانت لە بیرە، ئەو درامایانە ئەی خوارد بە کۆمەڵگاکەی تۆ، ینی ئەڕۆژ لەگەڵی ستایلی بەرنامەکە بڵین کۆمەڵگەکەی تۆ سوودی لێ ئەبیندا لە باتی ئەوی زەرەری لێبیندێ. ئێستا هەنێ دراما بەداخەوە پەخشەکرێت دوای ئەوە یەک کۆمەڵ گەنج ئینحرافەکات ناگا بەو شتێکە لەو درامایە داوەزیوە بۆ نەباسی گەنجێکەکە های لایفەژی زۆر دەوڵەمەندە، ینی کۆمەڵێ شتی بەرجەستە کردووە. بەڵام لە کاتێکا تۆ گەنجی تۆ لەو ئاستیان نییە ئیتر چیەکات؟ تووشی لادان و هەنێشتی نابەجی و ئەمانە ئەبێت. بۆ گەشتن بۆ ئامانجە چەند ڕێگەی خراپ و لابەلا ئەگرێتە بەرتا بتوانێت. ینی تۆ من دائما ئەڵێم ئەگەر ئێمە شتێکمان پێ نەکرا کۆمەڵگە بەرەو پێش بەرین با شتێک نەکەین کە بەرەو دواوەی بەرین. بەڵام بەداخەوە ئێستا زۆر ئەو درامایانەی کە پەخش ئەگرین یا هەنێ لە بەرنامەکان من دائما وتومە ئەڵێم هەچ بەرنامەیەکت کرد بە هەدەفێکی هەبێ لە پشتیەوە ئامانجدار بێت. من خۆم بۆ خۆم ئەو بەرنامانی کە هەڵم بژاردووە تقریبا 22 جۆر بەرنامەم کردووە. ویستم پرسیاری دوای ئەمە جوابی ئەوم بیتەوە نەمەتی ئەو بەرنامانەی ئیشەتیا کردووە و ئەو ئامانجە چی بووە لە هەڵبژاردننی ئەم جۆرە بەرنامانەیە کە کردوتە؟ ئەو بەرنامانەی کە من لە سەرتاسەری ئەو ساڵانەیە کە کردومە زۆربیان کۆمەڵایەتی بوون، دەستم بردەوە بابەتە کۆمەڵایەتیەکان. لەبەروی زانیومە لە کۆمەڵگەیە من هیچ کات ئیشم نەکردو بۆ ئەوەی کە ناوبان و شۆرەت پیاکەم، بۆ خزمەت کردومە بەڕاستی. ئەوە زۆر گرنگ. حەزم لێ بۆ خزمەتی بکەم لە ڕێگەی ئەو بەرنامەیە کە ئەیکەم، هەم بۆ ئیستەم و هەم بۆ ئیتر ئێمە موسڵمانین بۆ قیامەتیش ئەو کاتێککە من بەسرم بردووە لە شتێکی بە سوودا بەسرم بردبێت تا کۆمەڵگا ئیسفادەی لێکردبێت. ڤیان خان باشترین یەکێک لە باشترین ئەو تەوەرانی کە هەستەکەی بۆ ئەو کاتەش و بۆ ئێستاش گرنگە هەڵە بژاردبێ و ئیشە لەسەر کردبێ ئەگەر وەکو نمونە بۆمان باس بکەی؟ یەکێ لەوە بەرنامە دەرونیەکان بوو
کە ئەم کرد 4 ساڵێک بەرنمەیەکم هەبوو 4 ساڵ بەردەوام بوو بەڵێ بەرنمەی بەرەو ئارامی ناو بوو بەڵێ ئامادەکردن و پێشکەشکردنی خۆم بوو لەگەڵ بەڕێز دکتۆر ئەفرام محەممەد حەسەن بوو بەرنامەکە یەک شتی خۆشی ئەو بەرنمەیەت بۆ بجارمەوە دیدەنجان هەم خۆشە هەمیش تۆزێک تراجیدیا بوو کە گوێم لە خاتونەکە کرد لە بازار خەریکی شتکڕێم بوو خاتونێک هاتە لامەوانێ ئاوا قۆڵی گرتم وتی تۆی ئەو بەرنامەیە پێشکەشەکەی لە تەلەڤیزۆن تم بەڵێ وتی چەند دوعا بۆ ئەەکەم وتم بۆ دایکیان وتی کچەکەم 4 بۆ 5 ساڵ لە ژوورەوە بەستمەوە وتی ئەمنە حاڵەتی تێکچوو بوو تیشەیەک بە دیارە بەرنامەی تۆ دانیشتم لە تەلەڤیزۆن اینجا زانیم کچەکەم حاڵەتێکی دەرونی هەیە وتی اینجا بردم بۆ دکتۆرێک و ئێستا سپاس بخوا بۆ تۆ بە کچەکەی جاران تۆ یەک نمونەی ئاوا بەستە بۆ ئیشکردن بڕوا بکە وتم ئیتر هەتا کۆتایی تەمەنم لە ڕاگەیان نا ئیش بکەم ئەمەم بەسە ینی کارەکان حەسب کە دائیمەن ئەو ئیشی کە ئیکەیت لە کۆمەڵگا خاڵێک بەجێ بێڵە ناوبانگ و ڤیو ئێستا هەدەفی زۆربەی کەناڵ و پەیج و سۆشیال میدیاکانە ئەگەر بڵێم ڤیان خان ناوبانگ و ڤیو بەڕاستی بۆ کای ئیعلامی ئەوەندە گرنگە ئەوە ئەهێنێ کە هەموو شتێکی بۆ بکەی نا قەت ئەبەد من لەگەڵ ئەویان نیم خۆشە ئینسان دەرکێ هەموو کەسی حەزەکات بەدیوە باشەکەیە دەرکەوێت نەک لە میدیا لە هەموو کارەکانی ترە بەڵام نەک لە سەر حسابی کەسەکانی دەوروبەرێت نەک لە سەر حسابی شخصیت و هەیمنەی خۆت بەڵام ئەگەر بە جوهد و بە چالاکیەکانت بێ بە کارەکانت بێ بە ئیشە جوانەکانت بێ دەرکەوی بۆنە ڤیان خان تۆ لە ناو میدیای کوردیە خاتونێکی زۆر سەنگینی توانی وتە چەند ساڵە ئیشەکەی بە هاوسەنگی بمێنیتەوە هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە و تا ئێستا هیچ کەسێک نەیتوانیوە هیچ پۆینتێک لەسەر ڤیان کەمال بڵێت قورس نییە ئافرەتێک بەم جۆرە لە ناو میدیایە ئیش بکە و ئاستەنگی زۆرە بۆ دروست نەبووە کە توانیوتە بەسەری ئازاڵبی هەموو کارێک کە تۆتیایی حتمما بەشی خۆی قورسایی هەیە و ئاستەنگی تیا هەیە بەڵام گرنگ ئەوەیە چۆن تیانە پەڕێنی سپاس بخوا من لە ماوەی ئیشکردنم لە باری ڕاگەیان ناکەی سەوا بۆ 27 ساڵە چێت و لە ئیستەشا بابیرم نەچێت کە من پیشەی مامۆسایەتەکەم گواستەوە بۆ کەناڵێکی پەروەردەیی کەناڵی بەڵێ ئێستا لەوێ لە بری ئەوەی وانە بڵێمەوە لە قوتابخانەکانە لەوێ بەرنامەی کۆمەڵایەتی پێشکەشەکەم پەروەردەیی پێشکەشەکەم کەتوانم بڵێم هەردووشان هەمان خزمەتە کە لە یەک بوارایە گەگرێتوانێ حەزم کرد هەردوو پیشەکە تێکەڵکەمەوانێ یعنی زۆروانێ الحەمدوللیلا لێرەش ئێستا کۆمەڵەیە هاوڕێی باش و سەنگینم هەیە بە هەمان شێوەی تیڤەکەی پێشوم ئەتوانم بڵێم هێشتنەوەی خۆت لە پێگەیەکی باشە لە پێگەیەکە کە بتوانیت جێگەی ڕەخنە نەبی هی دەوروبەرەکەت ئەتوانیت ئەویش بۆی کە بەڕاستی لە شوێنی کارەکە تا هاوسەنگی ڕابیت حەزت بە باشی کەسەکانی دەوروبەریشت هەبێ وەکو خۆت چۆن حەزەکەی بەرەو پێشی کەسەکانی دەوری بەریشە بەرەو پێش ڤیان خان کۆمەڵێکی زۆر گەنجمان هەیە کە حەزیان لە کاری ڕاگەیاندنە ئەگەر ئەوانی کە گوێیان لە تۆیە وەکو دەستپێک بیانەوێ فێریان بکەی چۆن دەست پێ بکەن و چی بکەن سەرەتا ئامۆژگاری چیە بێ بۆیان سەرەتا ئەوەی کە حەزی لێتی وەکو فەرمووت ئەمە حەزەکە دروست بووە تایە مۆجودە لە ئیستەیە وەکو پێشتر باسمان کرد وەکو ئێمەنین هیچ لە بەردەستیانە نەبێ ئەبێ خوێندنەوەیکی باشیان هەبێ بۆ ڕاگەیاندن ئەبێ پێشخان و پاشخانێکی باشیان هەبێ کە بزانن ئەو ڕێگایانە چین و کەسانی وەکو ئێمەش کە ئەزمونمان هەیە ئەتوانن سوودمان لێ وەربگرن بەڵام لە ئیستەیە پێم وابێت ئەمەنا ئەو شتانن لە بەردەستا زۆرن کە وەکو فێرکاریەک وەکو تعلیمێک بۆی کە تۆ چۆن دەست پێ بکەیت لەو بڕوایم کەسیشت پێویست نەبێت ئەتوانی خۆت زیرەکی دەستکرد چەندێک یارمەتی دەرە بۆ گەنج لە ئێستاە بۆ دەست پێکردن بە کاری ڕاگەیاندن من وەک شخصی خۆمەڵم زیرەکی دەستکرد تەمەڵیە بەخشێت بەڕاستی حەز لێ نییە من حەزم لێ نییە
حەزەکەم خۆم هیلاک بم بە دوای شتەکان ئەبڕم نەک بە حازری بێتە بەردەستم ئێستا شتەکان زۆر حازر کرا زۆر یعنی یەکسەر ئەوەیە تۆ بەکارێنیت بەتەکیت دماوێت لە ساڵەکانی داهاتوە ئیتر ئیشی دەستی هیچ کارێک و هیچ کەسێک ڕێزی نامێنێ سوودی نامێن بە تایبەتی سێرچکردن و گەڕان بۆ معلومات و دۆزینەوەی مێشکمان بەکار ناهێنی یەکسەر ئادی سیرەکی دەستکرد ئەومان پێ بڵێ عادی ئەم بەرنامەی ئاماداکەم عادی تۆ معلوماتم بەرێ لەسەری بەس من نازانین کاتی وا هەبوو جارجار پرسیارمە کرد مەسەلا نەموت بە ژیری دەستکرد مەسەم ئەم میوانم هەیە ئەگەر بە قوترین پرسیارەکانم پێ بڵێ بۆ ئەم تەوەرە چییە کەسیر مەکرد زۆر بەقوتە پرسیارەکانی باشە وتم نام خۆم پرسیارەکەم تر بۆ ناڵم بەجددی بزانم ئەگەڕێم بە شوێن بایۆگرافی ئەو کەسەیە ئەبێ بایۆگرافێکی بە تەواتی بزانم 100% بزانم ئەم کەسە ئیشی چییە چەند ساڵ ئیشی کردووە پێشتر چی کردووە لە چیا زۆر شارەزایە و لەسەر ئەو ئەساسە دائنیشین قساکەین سێرەکی زۆر حەیەویتر و جوانتر دەرەچە پۆدکاستەکە لەبەرەوەی تۆ بەڕاستی هیلاک بووی بەدەست ئەو نەفەرەوە تا زانیوتە چۆنە چییە کاخەریکی چییە ژیری دەستکرد ڕاستە پرسیارە کۆمەڵە پرسیاری زۆر باش و جەوهەری داتێ بەس ڕۆحیتیانە ئەگەر سەرنج بی وەکو ئەوە نییە کە دەستی کەسێک پێشکەواتە تۆ ئەڵێ ئەو ڕۆحیەتەی جاران هەبووە لەناو ئیعلامە هەستەکەم ڕۆحیەتەکەم بۆتەوە ئێستا زۆر کەم بۆتەوە بەڕاستی من ئەو چێژەی لە بەرنمەیەکی ساڵی 1970 ئەم بینی لە ئیسیان نایبینم بە شەرتی شتەکان هەمووی زۆر سادە بوون بەدەست کاغەزێکمان لە بەردەمی خۆمانەدانا شتەکانمانە ڤیاخان ئەگەر باسی هاوکارەکانتم بۆ بکەی کە هەواڵیان نەخوێندەوە ئەو کاتە چۆنێتی هەواڵنووسین و وەرگرتنی زانیاریەکان چکە ئینتەرنێت نەبووە چۆنێتی هەواڵ خوێندنەوەکەیان شتێکمان لەو بابەتەوە باس بکەین وڵای دیدەنگیان من زۆر لە بەشی هەواڵ و سیاست و ئەو شتانە ئیشە نەکردە زۆر دوور بووم تەنها ناڵم ئەو ڕێچکەی کە گرتبووم بابەتی مناڵان و بابەتی کۆمەڵایەتی و ئەم جۆرەشتان قەت بیرە لەوە نەکردو دەورێ بکەیتەوە ئەگەرەکو پێشنیارێک پێ بڵێم زۆر پێم خۆشە دەورەیەک بکەیتەوە کۆمەڵە گەنجی باشە بەردەستی تۆیا گەورە بن فێر بن خاستن ئەوانی کە ئەیانوێت لە بواری پەروەردە و کۆمەڵایەتیا ئیش بکەن ڕەنگە باشترین مامۆسابی لەو بوارێ ئەو وەکو پێشنیارێک ئەگەر لە منی سپاس دەکەم هیوادارم لە ئاست هەموو ئەو وتە جوانانی تۆیا بن ئینشاڵڵا ڤیاخان با باسێکی بینە واز لە میدیا بێنی باشە بەشێکی تری سۆشیال میدیا ئێستا دروست بووە ئەم سۆشیال میدیا چێتە ناو دیتێڵی ژیانی خەڵکەوە ئیتر پێت خۆش بە یا پێت ناخۆش بە شێوازینان خواردنی هەستانی کارکردنی میکەپکردنی چون بۆ بازاڕی هاتنەوەی ئێستا ئەم ستریک و سکۆر و شتە لە سناپا دروست بووە یعنی زۆر چۆتە ناو دیتێڵی ژیانی ئینسانەوە ئەم دیتێڵە وردە بڵاو ئەبێتەوە بەلاتەوە چۆنە و ئایا هیچ بڕئی تۆ هیچ زیانێکی هەیە بۆ ژیانی شخصی ئەم کەسە لە ڕاستیە ئیسا هەستەکەین تۆزێ زیادەڕۆیی تیا کراوە هەموو شتێک سوودی خۆی هەیە ئێمە کاتی خۆی ئەگەر ئەم سۆشیال میدیایە هەبوایە زیاتر کار و چالاکیەکانمان دەرەکەوت زیاتر ئەچوینە ناو خەڵکەوە زیاتر ئیشەکانمان ئەناسرا یەکێک لە خۆشبەختیەکانی ڕۆژنامەوانی ئیستە و ڕۆژنامەگەرەکان ئەوەیە کە ئیشەکانیان بە خێرایی ئەچێتە ناو خەڵک چالاکیەکانیان ئەبیندێ ئێستا بەڵێ پێشکەشکارێکی ئێستا ینی هەمووی مانگێک دوو مانگ لەسەر شاشەیە هەموو خەڵکی ناسرێ ئاسانی خەڵک ئەچێتە ناو خەڵکەوە ئەناسرێ بەڵام ئێمە ساڵانێکی دوور و درێژی شکارمان کردو لەوانە ئێستا زۆرینەی خەڵک ئاشنا نەبوو بێمە ئێمە کاتە ئەم سۆشیال میدیا لێرا سەیری کە چەند سوودێکی باشی هەبوو چەند پەیامێکی باشەگەێنێت بەڵام لەگەڵ ئەوەشە هەنێک کات هەموو شتێک لە ژیانە دوولایەنێ باشی و خراپی خۆی هەیە هەنێک کاتی ژوا ئەکات کە هەنێک لە مرۆڤەکان ئیستیغلالی وەزعەکەیان کردووە شتی زۆر زیاد لە حەد شخصی و کە پێویست ناکام من و تۆ پێی بزانین تایە بڵاوە کرێتەوە ئەمەش دیسان هەر وا ئەکات کە کۆمەلگا بەرە و لا ڕێبەرێ هەنێ جار هەنێک کەسمان هەیە بە ناو مۆدێل و ئەم کەسانی کە ئەم شتاناکەن کچی گەنجمان هەیە احتیمالە ئەو شتی ئەو پێیگەشتووە ئەم پێی ئاسان پێی نەگاوە یعنی ئەمە لێرا سیرکە لایەنە خراپەکەی لایەنە باشەکەشی هەر لە ماوەی پێشوە لە
شارۆچکەی چەمچەماڵ و شوێنانەکە ئەو لافاوەکەی چەمچەماڵ بوو زۆرە ڕوویە بینیمان هەمووی سوۆشیال میدیا بوو کە کارەکەی بەتەکیت و خەڵک چوو بەدەنگە و هەر بابەتی ڕۆژ ئاوا بە هەمان شێوە ئەگەر ئەمە دیقەت بیت ئێمە کاتی خۆی ئەو کارە ساتە گەورانی لە هەڵەبجە و ئەنفال و ئەم شتانەمان هات لەبەر ئەوەی شاراوە بوو شتێکی وەکو سوۆشیال میدیا ئیستانە بوو باسی بکە لە ناو کۆمەڵ کامێراش زۆر زەحمەت بوو ئەو کاتە کە هەموو ئیشارایەوە و ون بوو کاتە من بەلامەوە زۆر شتێکی باشە ئەم سوۆشیال میدیا بەس بە مەرجە بە باشی بەکارهێن لەگەڵ بەکارهێنانی بەکارهێنی بەکارهێنم و من ئیساکاری دیزاینی شەکەم دیزانی ناوماڵەکەم بە تۆزە باسی ئەومان بۆ بکە پەیجێکی تایبەتم هەیە باش ئەو پەیجەم لە خزمەتی ئیشەکەمایە باش هەنی زیادە ڕۆی تیان ناکەم هەنێک کات دیدەنگیان لێشە ناشارمەوە کە ئەم زڕوف و بارودۆخی بێمەعاشی و بێپارەیەتە پێشەوە بڕوا کە ڕۆم نایشتدا بنێم ئەڵم ئێستا خەڵک لە مۆزعەیە پارەی پێ نییە مەسەرەن شتە سەرەتاییەکانی ژیانی بکڕێت لەکوێ گوێ لەم نەگرێ باسی دیزاین و ماڵ و هەنێ هەرچەنە ئەم شتانە ینی ڤیان خان ئەوانی کەوەکو من تۆ ناناسن نازانن کە ڤیان خان چەند سەلیقەی جوانە بەڵام با لێرەوە پێیان بڵێن ڤیان خان یەکێکە لە بەسەلیقەترین ئەو ئافرەتانی کە من بینیوە هەم لە ڕووی تێکەڵکردنی ڕەنگەکان هەم لە ستایل و دیزاینکردنی ناوماڵ لە هەموو شتێک ئەم بیرۆکی دانانی ئەم پەیجە و کارکردن بیرۆکی خۆت بوو یا هیچ چواردەورەکەت بوو ئەوانی ژوەکو من معجبی ئیشەکانە بوو زۆر هانیانەیەم ئەیان تۆ ئیشەکانی زۆر جوانە لە ناو ماڵی خۆتە بۆ نایکێ بە بزنسێ بۆ خۆت وەکو ئیشێکی بچووکی لێ بکە بۆ خۆت دوجار ئیتر کە هانە دێن دەوروبەر و دەوروبەر زۆر کاریگەری هەیە باکات بڵێ ئیتر هەستم کرد وتم کاتێتی ئیتر ئێستا تەنها لەسەر پەیج ئیشەکەم بەس ئینشاڵڵا لە داهاتوانم شوێنێکی تایبەت بە خۆم بکەمەوە و باسی کارکردنی ئافرەتم بۆ بکە ڤیان خان چەندێک هۆکارە بۆ ئەوەی کە ئەم ئافرەتە بەگەنجی بمێنێتەوە حەیەوی بێ لە ژیانیا زیندوو بێ ئەو ئافرەتی کە کارەکە و ئەجوڵێت چەند کاریگەری هەیە لەسەر ژۆڵی مانەوەی خۆی شکڵی و ئیشکردنی لە ژیانیا هەر بۆ ژیان بۆ خۆی من هەمیشە ئامۆژگاری خانمەکانەکەم کە دەسەوسان نەبن ئێستا دەستخۆشی زۆرم بۆ ئەو خاتونانەی لە ماڵەوانێ ئیشێکی داناوە بۆ خۆی خواردن دروستەکە شیرینی دروستەکە ئیفرۆشێت ئەمانە هەمووی ئیشی باشن ینی خانم والی ئەکات سوود لە تواناوتەخەکانی خۆی وەربگرێ هەستەکات ینی بە زیندوێتی ئەمێنێتەوانێ هەستی حتمما ئیشی ئافرەت خۆی هەر گەورەیە ینی هەر خۆی بۆ خۆی ئافرەت کائینێکی زۆر گەورەیە کەس قسەی ناتوانێت قسە لەسەر ئەوە بکە بەڵام ئەو ئافرەتانی کە زیاتر هەوڵێن و ئیشەکەن زیاتر جوانترن بەڕئی من یان بەڕوویکی ترا بڵێ زیاتر خزمەتی خۆیانەکەن ڕاستە ئێمە ئەوەشمان لەبیر نەچێ لە ماڵەوەمانەوەش و دایکایەتی کردن بۆ مناڵیش ئەمەش هەر ئەرکێکی پیرۆزە هەنێ لە دایکەکان لەوانەیە مەجای ئەوان نەبێ خۆی هەموو وەکو یەک نییە بێنە دەرەوە کار بکەن و لە مەجای ئیشکرد نابێت شەرت نییە بێنە دەرەوە بیرۆکەی ئەو پەیجەی تۆ باسەکەم مەسەلەن لە ماڵەوە ئەتوانیت هەر دەستێکە دیار لە هەر بوارێکی ژیانە بێ لەگەڵ ئەوانەشە هەمووی کاتێکە تۆ سێ چوار مناڵ پەروەردە ئەەکەیت و بە شێوازێکی پەروەردەیەکی جوان و درست بەڕاستی ئەمە گەورەترین ژیان خاسێری بەرنمەیەکمە کرد بەرنامەکە فارسی بوو مناڵەکەی بان کردبوو بەهرەی مناڵەکانی دەرەخست وتی بە کوڕەکە وتی باوکە ئیشە چێتی مهندیسە وتی دایکە زۆر جوان و بینێتە تۆش دایکە کەواتە ئەبێت ئەم دایکە ئەمەندە جوان ئەم مناڵی پەروەردە کردبێ کە دایکایەتی دایکی خۆی بە پیشەیەکی زۆر مهم ببینێ زۆر ڕاستە ئەو قسە دایکایەتی ئێمە دایکانی ساڵانی ڕابردوومان لە ماڵەوە بوون یەک جیلی جوانی بەڵام ئەزانی ڤیان خانە ژنی کاتی خۆی زۆر ئیشکار بوون مەسەلەن نانیان کردووە ڕاست
جوڵەیان زۆر بووە بەڵێ، ینی لە بەڵێ. چاو خاتونەکانی ئێستا لەگەڵ ڕێزمنانیان کردووە ئیشی دەرەوەیان کردووە هەنێکیان ئیتر ئەگەر حیوانداری بێ دروستکردنی دۆ و شیر و ماست و ئەو شتانە بێ ئیشی دەست بێ چنین بێ زۆر ئیشی دەستی بە خۆت و جوانیان کردو هەمووی گرنگتر ژنی ئەو ساچیان هەبووە مشکێکی سافیان هەبوو بەتاکید مشکیان زۆر ساف بووە بە کۆمەڵی شتەوانەیە خەریک نەبووە کە ئێستا ژنێک لە ئیستا بیری لێکاتەوە مناڵەکەی زۆر بە سادی و سانایی گەورە کردووە یعنی هەنێ شت هەبووە لەو سەردەمایان نەبوو تۆ بۆ مناڵەکەتی بکڕیت اینجا چینایەتی و تەبەقەتی زۆر کەم بوو لەو سەردەمایە خەڵک زۆر بێ وەکو یەکەشیە ینی حەسرەتن نەبوو بۆ زۆر شت بەڵام لە ئیستەیە هەنێک لە خێزانەکان کە لە ئاس خێزانێکی ترانیە حەسرەت بۆ 1000 شتەخوا بۆ مناڵەکەی کەواتە ئەتوانم بڵم دایکێکی ئەوسا زۆر بە مشکێکی صاف و ئەزانی ژنی ئەوسا زۆر درەنگیش پیر بوون ئەگەر بێنە سەر فەیس و هۆکارە کەش و هەوایان باش بۆ مێشکیان ساڵ خواردنیان باش خواردنانەی کە ئەوسا خوراوە کە ئێستا ئێمە لەوانەیە بڵین چەندێک بە شوێنی ئەگەڕین ئۆرگانیک بێت و چی بێ ئەو هەر خۆی هەر بە طبیعەتەرەوە بوو تر ئەو خواردنە باشانەی کە ئێستا زۆربەی زۆری وەلانراوە ئەو کاتە بەسەرەکی دانرا و زۆر سوودی هەبوو ڤیانخان ئەگەر باسێکی دایکایەتی تۆ بکەین مناڵەکانە یەکێک لە باشترین پەروەردەکانیان هەیە ئەو شوێنەی ئیشی لێکێت و ئەو نەمەتی ئیشکردنەی هەڵی بژاردۆ یارمەتی دەرەبە بۆی ئەو پەروەردە جوانی مناڵەکانە بکەی بەتاکید ئەو دەوروبەری تۆ کاری تیاکەی کاریگەری زۆرە لەسەرت من دایمە ئەڵێم یەکەم خەمی گەورەی دایک ئەبێ ئەوە بێ بزانێت چه هاوڕێک بۆ مناڵەکەی هەڵەبژێرێ ئەبێت تۆ زۆر ئاگال لەو بێ کە مناڵەکەت لە کێ نزیکە هاوڕێتی کێ ئەکا هەسوکەوتی لەگەڵ کێیە لەبەرەوەی کە کوردەواری خۆمان وتەیەکی جوانی هەیە دوو لە ڕووی ئەم مەجلیسە و مرۆڤەکان ئەڵە دووگا لە دۆڵێک کابن ئەگەر خۆی یەک نەگرن بۆیە ئەبێ دائیمەن ئاگداری ئەوە بیت ئەو بیئەیە کە مناڵەکەتی تا گەورە بێ حتمما ئەوەیە کە سبەینە ڕنگدان و ئێبێ لە پەروەردەیە دائیمەن دایک و باوکەکان ئاوێنن بۆ مناڵەکان ئەمە لە عیلمی نەفسیشا ئەمەمان پێ ئەڵێ کە زۆر بەوتە شت بە مناڵەکەت مەڵێ با هەڵسوکەوتەکانە کردارەکانە ئاوێنەیەک بێ بۆی لەوە فێر ببێ ئەگینا قسەی زۆر و وامەکە وامەڕۆ لێرەوە و زوەرەوە درەنگ بڕۆ نا ئەمانە هەمووی لەوانەیە کاردانەوەیکی خراپیان هەیە لەسەر مناڵەکە بەڵام کە تۆ خۆت هەڵسوکەوتەکانت بەو شێوەیە بوو حتمما مناڵەکەشت لەسەر ئەو ڕێچکەیە ئەڕوە لەبەرەوە طبعاً ئەو بیئەی کەتیایت کاریگەری زۆری هەیە لەسەر پەروەردە ئەوان کەسیان خەریکی کاری ڕاگەیاندن نین وەکو تۆ کچە گەورەکەم هەست حەزی لێتی زۆر ئەوش بواری بۆ ڕخسێت بۆنە حەزی لێتی زۆر ئەو توانایی تیابینی ڤیانخانبینم الحەمدوللا بەزیا شۆڵانێ زۆر لە منیش باشتر بێت ئەوانی تریش بە مناڵی هەمویان بردومم بۆ ماوەی مناڵان و بەرنامەی مناڵانیان پێشکەش کردووە دایمەن پیانۆتینیان و خێزانە ئەعلامیەکە یان و بە عایلەی هەمووتان لەوێن شتێکی خۆشم بۆ بگەڕەوە لە ئەسنای ئەمە مۆساڵی کارکردن تا ئەگەر بیرە بێ بیرە ناچێتەوە ئەو شتە وەڵای شتێکی زۆر دیدەن خۆشم لە بیرە ڕۆژێک بەرنامەم هەبوو لە دەرەوە جا بەرنامەکانم زۆر جار ئەچوومە دەرەوە راپۆرت وشتم بۆ کرد مقابلات و لەسەر خەرجی بوو ژنومێر چۆن هاوسەنگی پارێزن لە خەرجکردنی ئەو پارانەی تێتە دەستیانەوە لە پارکی ئازادی بووین لەگەڵ کامێرەمانی خۆشەویست کاک فەریدونە بارانی ژنمەدایە کرد وتم ژنومێر دەدانیشتون با بچین پرسیاریان لێ بکەین ئیتر ڕۆشتین پرسیارمان لێکردن و لە ئەسنای پرسیارەکانە لە پڕەکە بوو بە شەڕ ئەوتی تۆ زۆر مەسرەفەکەی ئەوتی تۆ خەتای تۆیە ماڵەکەوا وێران بۆ ئیتر نیە ئەوەنەمان پێکرا کامێرە هەڵگرین و ڕاکەین ئاشتان نەکردنەوە شەڕەکە قورس بوو ئەمە بەڕاستی نیە قەتبیرم ناچێتەوە زۆر بە سەرهاتێکی خۆش بوو ئیتر دوایێتم کاک فەریدن بە عیبە ئابەجیان نێڵین با بڕین لە پشتی کامێرەوانێت قسەیان لەگەڵا بکەین و تۆزێ بیانێنەوە سەر خۆیان بەسترەها وتم ئێمە هاتین کاکە فاعیلی خێر بینی دەچی لێرە هەستماگە شەڕمان نایەوە ڤیانخان شتیوا زۆر تووشی بەخۆشتمان زۆر تووشە بوو لە ئەسنای بەرنامەیە و قەت بەرنامە و دیلێت نەبووە بەرنامە کردبێت
میوانە هاتووە شتیا زۆر بەسەرات جارێک ڕۆشتمە دەرەوە لە بەیانیەوە تا ئێوارە ڕێکۆردی بەرنامەم کرد مقابلاتی مەکتەبەکان و بەرنامێکم هەبوو بە ناوی وریابە ئانێ بۆ مناڵەکان بوو ئیتر زۆر هیلاو بووم بەدەستەوە بەرنامەوە بڕوا بکە هاتمە ناو تەلەڤیزیۆن ئیتر شەکەت بووم دوایی بۆ بەیانی وتم بمەنێ بە مۆنتاژی کەم بەرنامەکە سڕایەوە ئیتر نییە نازانم بە حیاتی من تۆڕە نابم هیچ زۆر کەم تۆڕابم زۆر تۆڕە بووم بۆ کاتە بەرپرسی بەچی مناڵانیش بووم لە تەلەڤیزیۆنیە گرتووم چوون بەلای بەڕێوەبەرەکە وتی وەڵای خۆ چیەکەی بیکە خۆ بەرپرسی بەشی مناڵانی چیان لێکەی لێیان بکەوت قورسە ئەو شتانە جارە گەر میوانە هەبێ بۆ میوانەکە زۆر قورسە ئەوە ئەگەر بۆ میوانی گەورەیە جار قورس بێ بۆ مناڵ وەڵڵاهی 1000 جار قورسە مناڵ ئەمنە دڵی ناسکە زۆر چاوەڕێ ئەو ڤیدیۆیەتەوە ئیدارەیانی ئیشی مناڵ ڕاستە لە هەنێ ڕۆ سانسۆری بکەمە و کۆمەڵشتی کەمە بەڵام زۆر قورسە تۆ فستیڤالێکەکەی مناڵە پێەیە ئەبێ بزانی ئەمیان زۆر نازی نەیتێ لەوەی تریان عەجزە بێ طبعاً دڵی زۆر ناسکە ئیتر ئەبێ یەکسەر نییە مامۆستایە تەلاتەوە هەست بە خۆیەکە کە تۆ زیاتر تۆش تەرکیز ئەو نەبوو ئەبێت زۆر تەرکیز لەو شتانە بکەی ئیشی ماڵە شتانی زۆر قورسە بەڵام دوجار خۆشترین ئیشە من ئومێدم بەس ئەوەیە لە داهاتوەیە کەناڵ بکەمەوە بەس مناڵان بێ بەس ئیش بۆ مناڵ منی ژیان بۆ لەو یاخوا بەخێر بێ سەر چۆ زۆر سپاس ڤیان خان کە هاتی وەڵڵاهی نازانم چۆنم کاتە تەواو بوو زۆر خێراکات تەواو بێ لەگەڵ تۆیە قوربانە بن زۆرم پێ خۆش بوو هاتی یەک دنیا پرسیارم ماوە بەڵام منیش زۆر دڵم خۆش بوو کە تۆم بینی سەعاوە پێشکەشکارێکی بەتوانە و جوان و پڕبەهرەیت ڤیان خان کۆتا وتەتم پێ بڵێ بۆ ئەو کەسانی کە ڤیان کەمالە بینن و وەکو چۆنە وەکو ئەڵقەیەک بیکەنە گویانەوە کە دەست بەکارکردنەکە وەڵای دیتەنگیان پێش ئەوی کە کۆتایی بە بەرنامەکە بێنم حەز ئەەکەم لێرە شانێ یەک باسی کورتی ئەو هاوڕێیانم بکەم کە ساڵانێکی زۆر لە تەلەڤیزیۆنیە گرت و پێکەوە بووین ناوی کەس نابم بۆ ئەوی کە با کەسێکم بیر نەچێت هەر هەمومان وەکو یەک دەستەوە بووین بڕاتکە لە 2020ەوە کە کۆتایی ئەخیر بەرنامەم لەو تەلەڤیزیۆنەکەیت تەلەڤیزیۆنەکە خۆی کرابە کەناڵێکی تر و ئێمە هاتینە دەرێلی تا ئێستاش بەردەوام ماگانە هەمومان کۆ ئەبینەوە بێکە ئەچینە دەرەوە خێزانێک ئەلحەمدولیلا زۆر مرتاح بووین بەیەکەوانێ زۆر نازانم هەست ناکەم لە شوێنێکی تر تازە ئاوا بتوانم بەو نەمەتە ئیش بکەم و کەسانێکی تر ئاوا ئەلحەمدولیلا ستاف زۆر کاریگەری هەیە لەسەر پێشکەشکار بەجددی ستافێکی زۆر یعنی تا بڵێ بێکەوە گونجاو بووین ئومێدەکەم ئێستاش بۆ جارێکی تر ئەو کەناڵە بکرێتەوانێ یەکەم کەسە بمەچمیشی تیاکەم میرۆکی دروستکردنی هیچ کەناڵێک نییە ڤیان خان وەڵڵاهی هەوڵمان ناوە کۆمەڵێکین کە شتێ بکەین ئینشاءڵڵا ئەگەر کەناڵێکی پەروەردەی تایبەت بێ تەسەورەکەم زۆر سەرکەوتوبی لەو بوارە زۆر پێم خۆشە هەم کەناڵی پەروەردەی بێ هەم کەناڵی مناڵان بێت کە بتوانم سەرپەرشتی بکەم ئیش بکەم دواوتە مەڵای خۆشەویستێ بۆ بینەرەکان ئینشەڵڵا توانی بێتمان شتێکی جوان شتێکی بەسوود پێشکەش بە بینەرەکانی پۆدکاستی ژیوا بکەین مێدی سەرکەوتنیش بۆ تۆ خوازم لە کارەکانی داهات سپاس ڤیان خانگیان ڤیان کەمال یەکێک لە ئەستێرە زۆر جوانەکانی ناوڕاگەیاندنی کوردی کە هەموو کاتێک بە درەوشاوی ماوەتەوە سوپاسێکین بەخێربەی سەر چاومان ڤیان خانگیان پۆدکاستی ژیوان پێشکەشکردن کوردستان هەموو کات ئاوەدان بێ و هیچ کاتێک بە ناخۆشی نەتان بینم بمێنن بەخێر